ساڵانە هونەرمەندان و هەوادارانی هونەر پێکەوە لە چالاکیێکی هەوبەشدا لە واشنگتن دیسی کۆ دەبنەوە. It's a very important, event for the Washington DC area. ئەمە پێشانگایەکی گرنگە لە واشنگتن. توانیویەتی کۆمەڵێک هونەرمەند لە خۆی کۆبکاتەوە، هەر یەکە و سەر بە فەرهەنگێکی جیاوازن. من شانازی بۆەوە دەکەم کە لەلایەن هونەرمەندێکی کوردەوە لوقمان ئەحمەد داوت کراوەم کە یەکێکە لە هونەرمەندە هەرە بەتواناکان لە واشنگتن. هونەر شتێکی زیندووە، بۆ نمونە هونەرمەندێکی وەک لوقمان گزارش لە مێژوو نەهامەتی وڵاتەکەی خۆی دەکات. مۆسیقا ئەو زمانە جیهانیەیە کە مرۆڤەکان لە ئاوازێکدا کۆ دەکاتەوە. من لە کالیفۆرنیا ژیاوم بەڵام خەڵکی ئوسترالیام. لە کالیفۆرنیا دەتوانیت هەر شتێک فێر ببیت لەبەر ئەوەی کۆمەڵگای گەورەی فارسەکان لە کالیفۆرنیان و کۆمەڵگای عەربیشی لێیە. لەوێ ئاشنای ئەم ئامێرە بووم، ئەم ئامێرەم خۆش دەوێت و بڕیارمدا خۆم فێری بکەم. ئایا ئەمریکایەکان تامەزرۆی هونەری ڕۆژەڵاتی ناوەڕاستن و بەبایەخەوە ئامادەی ئەم چالاکیانە دەبن؟ من لەو باوەڕەدام لەبەر ئەوەی لە واشنگتن و ناوچەکانی دەوروبەری کۆمەڵگەیەکی گەورەی عەرەبی لێرە ئەژین. هەروەها ئەمریکایەکانیش ئارەزووی میوزیکی فەرهەنگی نەتەوەکانی تر ئەکەن. ئێمە میوزیکی ڕۆژهەڵاتی ناوڕاست دەژەنین. هەروە هونەرمەندێکی مەغریبیش بە عیشقەوە ئاوازی دەژەنی. بەڕاستی ئەمە دەرفەتێکی گەورەیە بۆ ئێمە هونەرمەندین لە هەر شوێنێک هونەر هەبێت و ئەوانە داواتمان بکەن زۆر بە خۆشحالیەوە کاری تێدا دەکەن. ئێمە هونەرمان خۆش دەوێت لەم چالاکیەدا تابلۆ، موسیقا و شەعر هەو ئاهەنگ پێکەوە کۆبوونەتەوە و هەمویان لەگەل موسیقادا دێنەوە. خانمە هونەرمەندێک لە بەیروتەوە هاتووە و بەشداری لەم پیشانگایەدا کردووە. بەڵێ سەرباری هەموو بارودۆخی ئەوێ بەڵام حەزم کرد بێم بۆ ئێرە لەبەر ئەوەی بۆ من هونەر شتێکی زۆر گرنگ و بنەڕەتیە لە ژیاندا. ئەمە وای لە من کرد لە بەیروت بەردەوام بم بە دڵنیایەوە دەبواە بەهاتمایە بۆ ئێرە. هونەرمەندێکی کورد چەندین ساڵە بەشداری پیشانگاکانی ئەم دامەزراوەیە دەکات. ئەس لە بەشداری دەرسەلام بووم 2014 بوو 2013 بەشداری بوو و ژوێ دەمێت حیانی ئانا هەر بەردەوامێ هەر پێشەنگە بە تەنیاژی چێ دەکەم سەرێ خۆ چێ دەکەم و جارناجی ناو گروپ ئەم پێشەنگەیەک تایبەتە ji ber ku pêşengeha dawiyê ji berpirsa galêriyê ji ber vî hawê her yek ji hunermenda bi tabloyekê beşdar bû êmî jî ez bi tabloyekê beşdarî pê tabloyê bîmû. بەڕێوەبەری دامەزراوەکە بازە وردەکاری پرۆژەکانیان دەکات. من لێرە پێشانگەی هونەری دەکەمەوە بۆ هونەرمەندان کە لەلایەن دامەزراوی جوروسەلەمەوە کۆمەک دەکرێن بە کۆمەکی خەڵکی کۆمەکبەخش کە لەلایەن 3 پرۆفسۆری فەلەستینیەوە هەر لە ساڵانی هەفتاکانەوە کۆمەک دەکرێت لەلایەن ڕێکخراوەکان و کەسایەتی فەلەستینیەکانەوە کۆمەک دەکرێت. سنتەرێکی لێکۆڵینەوەی فەلەستینیشمان هەیە. ئێمە پێشانگەی واژۆکردنی پەرتوک و نمایشی موزیک و فیلمیشمان هەیە. ساڵانە 5 پێشانگەی هونەری دەکەینەوە. ئەم فۆتۆگرافەرە کە بەڕەچاڵک خەڵکی میسرا بە فۆتۆیەکی جیاواز بەشداری کردووە. ئەمە کارێکی فۆتۆگرافیە، هونەری دیجیتاڵە. بە پێنووس کارم لەسەر کردووە. ئەم کاری من گزارشتە لە مافەکانی مرۆڤ، ئەو زەبروزەنگانەی کە بەرامبەر مرۆڤایەتی ئەنجام دراون. ئەم خانمە هونەرمەندە فەڵەستینیە بە فەرهەنگ و تابلۆ بەشداریکی جیاوازی کردووە. من خەڵقی فەڵەستینم. خانمانی فەڵەستینی کاتی خۆی چاکەتێکی ژنانەیان داهێناوە کە نمونەی فەرهەنگی ئەو گوندانە بووە کە لێوەی هاتوون. وەک شانازیەکیش بۆ ئەوە من بڕیارمدا بەرهەمێکی تایبەت بە خۆمدا بهێنم. من نەمتوانی بگەڕێمەوە بۆ فەڵەستین بەڵام بڕیارمدا پۆشاکی فەرهەنگی خۆمان بگوازمەوە بۆ ئێرە. هەمەڕەنگی فەرهەنگی و نەتەوەیی لەم چالاکی هەمەڕەنگەدا ڕەنگی داوەتەوە. ڕاستی ئەv navenda navenda gelekî aktive gelekî çalakê û taybet bi Dagmar berpirsa galeriyê Dagmar xanimeke ji hunerê gelekî fêm dike û hez dike ji hunerê û dixwaze gowan nêzîkî hevdû bike û a tiştê girîng mejiyê gelekî vekiriye yanî ئەمریکا وڵاتێکی هەمەڕەنگە لە ڕووی فەرهەنگ و پێکەوە ژیانی نەتەوە و ئاین و ڕەگەزە جیاوازەکانەوە. هاوکات وڵاتی هەمەڕەنگی هونەرە جیاوازەکانیشە.